چارەسەرێک لە چەند چارەسەری یەکەم فەرمووی قورئان هەر نەخۆشیەکت هەبوو هەر دەردێکت هەبوو ویستێ دەروونت ئاسایش بێت پەنا بەرەبەر قورئان و لە خزمەت قورئانە بە و قورئان بخوێنەرەوە. دووهەم دوعا بکە، دوعا زۆر بپاڕێرەوە بلاڵێرەوە لە حەزوری زاتی ئیلاهیە زۆر هاوارکە. سێهەم کردەوەی چاک، ئەم سێ دەرمانەی کە ئیبن القەیم باسی کرد سێ دەرمانی زۆر گرنگ بۆ هەموو نەخۆشیەکانی جەستە یا ڕۆح یا دڵ. لە باسی کردەوەکانە گەیشتینە ئەو بابەتەی کە هەندێک جار ئینسان لە بەردەم قەدەرە بە ناوی قەدەرەوە خۆی ئەدزێتەوە لە زۆر شت. من خەیر و شەڕ هەر هەمووی خۆی گەورە بە کردەوەی داناوە لە بەستوێتی بە کردەوە کە تووشی خەیرەبی، کردەوە کە تووشی شەڕەبی. کردەوەی چاک خەیرە تووشەکە، خراپ شەڕە تووشەکە. لە قورئانە بەگشتی بەو شێوازە بوو ئەثەری خەیر بۆ خەیر، ئەثەری شەڕ بۆ شەڕ. لێرە هەندێک جار ئینسان ئەم فکرەیەتە پێشەوە لە زیهنیا، باشە من بۆچی یعنی من مادام قەرار وابێت کە کردەوەکان هەمووی تەوزیعات بێت، ئیتر من بۆچی خۆم مانووکەم؟ خوا هەرچی دانا بێ هەر ئەوەیە. جاری وایە ئینسان لە بەردەم گوناهێکە ئەڵێ خۆ دایناوە ئەم گوناهە بکەم، ئیتر لە بەردەم گوناهە نوشدایە کۆتایی پێیە. ئەفەرمێ ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمێ کورە کەسێ زۆر فەقیه بێ، فقهێکی زۆر وردی هەبێ، پاڵ نایەتەوە، پاڵ باتەوە بە دیار گوناهەوە دانیشێ بڵێ بەخوا ئیتر تازە خوا هێنایەتی بەسەرما. ئەفەرمێ بەل الفەقیه كل الفقه، ئەو کەسەی کە زۆر شارەزا و وردەکارێکی زۆر گەورەیە لە دینە، يرد القدر بالقدر ئەفەرمێ قەدەر بە قەدەر دوورە خاتەوە لە خۆی. ويدفع القدر بالقدر، ئەو قەدەرێک کە ڕووی تێ ئەکا بە قەدەرێکی تر پاڵی پێوەنە دووری ئەخاتەوە. ويعارض القدر بالقدر، ئەسڵ هەندێک جار قەدەرێتە پێشەوە ئەم معارەزە و پێچەوانەی قەدەرەکە ئەوەستێتەوە بە قەدەرێکی تر. والله ئینسان بەمە نەبێ هەر ناژینە. نمونەیەکمان بۆ هێنێتەوە ئیبن القەیم تۆزێ نزیکی ئەخاتەوە لە زیهنمان، چونکە مەسائیلی قەدەر مەسەلەیەکی وردە. ئەگەر کەسێک سەرمای بێت پەنا ئەباتە بەرچی هەوڵ نادا خۆی گەرم کاتەوە، دا ئەنیشێ بڵێ وەڵی خۆ تازە لە قەدەرە هاتوو من سەرمان بێت، تازە بە دانیشم تەواو شتیوان ناکە، یەکسەر پەلامارەدا خۆی گەرمەکە کابوو يرد القدر بالقدر. یان کەسێک تونیەتی پەلامار نادا ئەو بخواتەوە، يرد القدر بالقدر يعارض القدر بالقدر. یان کەسێک برسێتی بە هەمان شێواز، یان کەسێک لە شوێنەکە ئەم شوێنە جێگەی ترسە ئەمین نییە، ڕناکاتە شوێنێکی ئەمین. طبعا لە هەشتاکانە لە یادەوەری هەڵەبجەیە مەسائلی تۆبوەشاندن ئەوانەی کە لە هەشتاکانە ژیاوان شتێکی زۆر ئاساییە. هەر بینە تۆبوەشاندن دەسی پێ ئەکرد، لەگەڵ گیڤەی تۆب دەسی پێ ئەکرد، هەرچی خەڵک بڕای ئەکرد. بۆ کوێ؟ کۆمەڵە ماڵ هەبوون مەلجەبیان لە ماڵەوە دروست کرد بوو، هەموو خۆی ئەکرد ماڵانە سەری خۆی کزە کرد. بۆ ئەو مەخاویفە کۆمەڵی خەوف ڕووی تێ کردووە ڕێک خۆی ئەشارێتەوە تایە. یان هەندێک شوێنی حەذەرە. کێمان هەیە ئێمە بڵێ وڵا دەسەدەم لە کارەبا باشە ئەگەر قەدەر وابێ بمگرێ بامگرێ، قەدەر وان نەبێ نەمگرێ خۆ نامگرێ. کەس وایە شتی وا بڵێ، کەسی وا بڵێ ئەمە تاوانێ لە قەدەر نەگەیشتووە، چونکە قەدەر بەشێکی مەحاذیرە و حەذەر و خۆپاراستنە. ئەگەر ئەمە بێنین ڕێک نەقڵیکەین، خەڵک هەر هەمووی لە مەسائلە معنەویەکانە غەڵەتەکان. بۆیە ئیبن القەیم ئەفەرمێت چی؟ فالخلق كلهم ساهون في دفع هذا القدر بالقدر. سەهو ئەکەن، غەڵەت ئەکەن لەوەی کە نازانن چۆن قەدەر بە قەدەر لا بدەن، قەدەر بە قەدەر دوور خەنەوە. وهكذا من وفقه الله وألهمه رشده يدفع قدر العقوبة الأخروية بقدر التوبة والإيمان والأعمال الصالحة. أفرمي هر کەسێ خوا ڕشدی پێ عەتاکە، ئەلهەمەه ڕشدەه، یعنی خوای گەورە تەوفیقی با و
عقلی بخاتە شوێنی خۆی چی ئەکا خەدەری عقوبەی ئاخرەت بە تەوبەیەکی صادق و ئیمانێکی کامل و ئەعمالێکی صالح ڕەت ئەکات. زۆر طبیعیە ئینسان عقوبەیەکی ئوخرەوی بەرکرد. والله جاری وا هەیە گوناهێکت کردووە شەرمەزاری بەردەم خوا بووی مستحق و استحقاقێکی زۆر گەوری عقوبەتە هەیە، بەڵام سیرەکەی لەگەڵ ئەم استحقاقی عقوبە گەورەیە چاوەکان بەرزەکەیتەوە بۆ ئاسمان، دەستەکان بەرزەکەیتەوە، زەلیلی خۆت پیشانەی لە بەردەم ڕەب العالەمینە ئەلاڵیتەوە، ئەپاڕیتەوە. سیرەکەی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە ئەم گوناهە بە تەواوی لێت بوورەوە عەفوی کردووی، ئیمانەکەت بۆتە شەفاعەتکار، کردەوە ساڵحەکانە بوونەتە شەفاعەتکار، ئاثاری ئەو گوناهە بەسەرتەوە نەماوە. باشە ئەمە گۆڕینی قەدەر نییە، ئەمە ڕەدی قەدەر نییە بە قەدەر. خۆ باشە قەدەرێک هاتووەتە سەرت کە تۆ گوناهێکت کردووە، ئەی چۆن ئەو قەدەر ڕەد ئەکەیتەوە، چۆن دووری ئەخەیتەوە، ئەوە بۆ شێوازە دووری ئەخەیتەوە. فهذا وزان القدر المخوف في الدنيا وما يضاده سواء. أفرمي شون قدركاني دنيا إنسان يكسر دسبيئك شتي مادي هر أوها يعني ستوسر مادو بعد تقود قرم ناكيتو. أفرمي رك أما نقل كبو آخرت بهمان شواز بو كاروباري معنويشت هر يكشتا كاك فرب الدارين واحد وحكمته واحدة لا يناقض بعضها بعضا. بخوا أو خوايك اللي رأيما برسشي أكين ولا آخرت هردوكي هريكا همان دستوري إيرب أولاج أشياء دي شون لدنيا أجر سرماد بخود قرمكيتوا أواش كجناهك تكرد أسايش الروح تيكسو برد توبك كردويك صادق وصالحك هو أسايش الروح أرام بيتو شويني شكت شون لآخرة عفوتك اللي رجع أرامك في أبخشته وجاريك. أفرمي أم مسألة وأم بابتا يكيك لبابتا زور زور وردكان أجر كسي قدري بزاني كسي الرعايتي بكا خواها وكارتان بي كالرعايتي أما جيب كان شكو براسي إنسان أجل لحياتي خويا قدر بقدر رد نكات ومعارضي قدر كان نكا فوتاو ما تصور نكين يعني سبحان الله استسير كان إنسان موبايلي يدروس كله عمري موبايلك زانه دوستكم هبو موبايلي شي هبو تيماصا ام موبايله نتلفونك انا تلفوني بيكري شنو شتي ابي وتبو خو ماصا اما نم تلفون بيكرو تلفون بو هاتو يا صحيح ايجناك نتلفون اروان ديت مدكي طاو عمري طاو نجا سوت فزاني عمري طاو اي والله نم ازاي كان وساق رانم وسائل استماني تيو كرتونكي ماو تما كرتونكي انا وتتها سير سواء أونا 1000 ساعة يشكل تورك أونا 1000 ساعة يشبه كله تو كازنت وأنا شارع سريع مدة كي تو عمري كتاب أش مروفيك موبايل دروسك أو أزاني وإخوائك وعظمة مروفي دروس كده حموش تيجي وردكاري مروف نزاني كسياري أتاري دروسك ياري أتاري تو كدس في أكيد ياري أتاري ألم ريو أرويا ألم ريو أما أنا هالبجار أو أزانه بوكيو أروي هر چوار جار پنجاه جولان أو کسی که دروسی کدو أزانه تو چند درجه شو بس سلیقه دستاتی اگر دی ور خوای بم عظمته و توی خلق کرده به وردکاری تو حیاتی تو همون نزان بویا علمی خوا هموش تیکی تو أزانه اگر یکشد لشتکانی انسان پنهان به لخوا او خوانی ابشتی هیچ تیکی تو پنهان نبی اینجا خوای که مستحق و استحقاقی پرسنیه أي أجر كسيك إرادي خيري كردو كسي إرادي شري كردو أي أخوة أزاني أم كسي إرادي خيرك أو كسي إرادي بالله أخوة كان أزاني بوسوك خوي دروسي كردو باش أزاني هر شون كسكي تشبيه نبي ياري أتاريك دو بنجي جولان تي أقالي طبعا سهندي قماري إلكتروني هاتوا طبعا كابرايا كم جار أتيك دس في أكا يقدو دفتر باتو تا توز تشورة بدمي نزيك بيتو شكو كسي دينا وأزانة شيكا ما جاري سهم توز أدورنا والله وانا إفلاسكا بوي بيتو جاري السهم تشوارم كاتي أزان يكفل سيكا نما إنجا اشتفروش بوچوك أميك دروسي كلو أزانة برامج كاني فوركس لمسألة بازرگانية همو إيواري كاتكا
بەرنامە اقتصادەکان دائەخرێن لە ئەلکترۆنیاتە هەر هەمویان ئەزانی کێ چەنی هەیە و چیان پێ و چۆنیان لێ سەح بکەنە چەند ڕۆژێ پارەیان ئەدەنێ قازانج لە پڕکە دایخن فرسیان پێ نایەوە لە کاتێکی وا حساسە دایخن اینجا بە مەیلی خۆیان سعر بەرزەکەنەوە سعر نەوی ئەکەن بەرزی ئەکەنەوە قازانجەکەی لەگەڵیانە ئەڕۆی خەڵکی تر بەوان کێ وەرن لە بەخوا پارەی باشی تێ لە پڕ نزمیەکەنەوە هەموو پارەکەتەوە سەحویەکەن مایە پوش دەرەچی وەرە ئینسان شتانە دروستەکە خۆی تێ ئەگا وەرە تۆ نەقز بیتە پەنای خوا یا هەندە جا بڵێ باشە چۆن نەبێ ئێستا بیزەبت ئەو هایە کەسێک بڵێ دە باشە ئەم کەسە بۆچی ئەم یاری ئەتاریە دروست کردووە کە خسوور ئەیزانی من ئەدۆڕم ئەگەر محەممەد و ئەسعادت بابێ نەژوور محەممەد و ئەسعاد هەر بیان نەژوورە بە ئەمرەوە عليكم السلام دەوەرە ئینسان مەسەلەن ئەم شتە دروست کات کەسی ڕەخنەی لێ ناگرێ وەرە تۆ لەوە بڵێ وڵای دا وڵای خوا بۆ منی نووسی هەر ژیانم ناخۆش بێ خواوای بۆ نووسی خۆت بگۆڕە خۆت بجوڵێ ئەمڕۆ خوشکێکی بەڕۆست تەلەفۆنی کردووە بۆ خۆ ماوەسا خەریکە تەوەکولم بەخوا هەر نامێن بۆچی کچم بۆچی تەوەکولە بەخوا نامێنە خوا نەخواسە چی بووە خوا ماسە ئەوەنم دوعا کردووە گیران نابێ دوعای چی کردو وڵا ماسە مێردەکەم باش بێ بە گوێم کەوت وڵا بە حیاتی پێوە بە گوێژن ناکەون لە بڕاوەتەوە دابێت دوعاە بکەیتەوە بەعقول نەبێ لە چییە بە گوێکە خۆ ماسە ناڵم لە هەموو شتێکە بە گوێم کە ئەوان کورەوتم کچی خۆم وەرە قەدەری دوعات بگۆڕ خەلەلێک هەیە لە توێ هەبی دۆزەرەوە خەلەکە چارەسەر کە دوعاشکە بۆ پاڵپشتی وی موسیبەتەکە کەم بێتەوە تۆ کوڕ ڕەجەب ڕاکشاوی دوعا بکەی وەڵا بڵێ مێردەکەم لەم ڕازی بێ خلێ و ڕازی نە ئاتۆ هەسە ڕێکوپێک ئیشەکان جێبەجێکە بزان چیە ئەبزانە ڕازیە بێن بۆیە مەسائلی تێگەیشتن لە قەدەر بابەتێکی زۆر زیندووە خۆ ئەگەر ئینسان لە قەدەر تێبگا عەزەمەتی خوای زۆر بە عەزیمی بۆ دەرەکەوێ کە قەدەریش تێ نەگەیشت زۆر بە زەعیفی تێ ئەکەوێ هەرچی خراپەکەیە ئەڵێ وەڵا خوا لەسەر نووسیم هەرچی چاکەش ئەڵێ خۆم لە ڕزقا کەسان بینیوە پاڵی لێباتەوە بڵێ وەڵی کاکە یەکتر ئەوە ئەم معاملەی تەسلیم ناکەم خوا قەراری یاوێ لە حکومەتە ناومێتەوە هەنجام معاملەت تەقدیمەکەی ئی باشە خۆ قەدەریشە نووسراوە بەڵام حرەک بۆی ئەم قسانەی ئیبن قەیم زۆر قورس و گەورن قەدەر لەگەڵ حرەکەی تۆیە قەدەر لەگەڵ ئیرادەی تۆیە بۆیە ئێمە موسڵمان لە ڕاستیە شوبهاتی کافر زۆر کردووەمان لێ ئەکا لە زۆر خۆ ئەدزینەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمی ئیذا ذکر القدر فأمسكوا باسی قەدەر کرا بێدەنگ بن وإذا ذكر أصحابي فأمسكوا ئەگەر باسی هاوڵانی من کرا بێدەنگ بن باش ئێمە ژیانی هاوڵان باز ناکەین ناچینە خزمەتیان چێژی لێ وەرناگرین هەندێک جار باسە شەڕی سەفی نەخوێنینەوە باشە والله ئەبینن سەحابەیەکی پێغەمبەریان صلی الله عليه وسلم لەو شەڕە شەهید دەبێ فرمێسێک بە چاومانە دڵمان ئەقرچێتەوە بووی باشە ئیذا ذكر أصحابي فأمسكوا بۆ ناکەین لەوێ هەر نەیخوێنەوە گوێ نەگرین لە قەدەریش ئەو هەیە بابەتی قەدەر کە ئەفەرمێ فأمسكوا يعني زۆر بەدوایە مەڕۆن بەتایبەتی وەکو غەزالی ئەفەرمێ قلوب و عەقڵی بچووک لە قەدەر تێناگا بەڵام عەقڵی گەورە ئیمانی زۆر قایمەوە بە قەدەر بۆیە کەسێکی مولحید کە ڕەخنە لە قەدەر ئەگرێتەوە لێگەڕە هەر نەیەڵی جوابێەوە بات ئادەی ئەی مرۆڤ تۆ ئەتەوێ بە عیلمی خۆت خوا پێوی ئادەی بزانە لە مەخلوقات تێگەیشتی وەرە هەموو ئینسان کۆکە بزانە لە مریشکێتی ئەگا تێناگە پێک هاتێ ئەم مریشکە حرەکە و جوڵەی ئەم مریشکە عەقڵ و سەلیقەی ئەم مریشکە ئێوە تۆ تەسەوورەکەن هیچ مریشکێ نییە سەلیقەی وەکو مریشکێکی تر بێت بیری ئەوەتان کردوێتەوە تەوە کتێبێک هەیە حەیات حەیوان الکوبرا دەینەوەری خۆسی ئەو کتێبەتان ئەخوێندەوە گەورەیە بەڵام زۆر جێگەی چێژ وەرگرتنە طبیعەتی هەندێک لە حەیوانەکان باسەکە هەر طبیعەتی کە سەیری ئەەکەی اینجا تۆ تێ ئەگەی باشە ئەی هاوار من چەندێک مەسەن کۆترم هەبوو لە کۆتر تێ نەگەیشت باش چەندێک سەیرەکەی مەسەلەن مریشکێکە هەبوو تێ نەگەیشت تەسەور کە ئەگەر ئینسان زۆر وردەکاری بکات لە هەموو ئاژەڵەکان تێ ئەگەن ئێستا ئێمە باسی سولەیمان عەلەیهی سەلام خوێنینەوە سولەیمان
زۆر بە ئاسایی لە مێرولەکان تێگەیشت. لەم ئەخیرانەوە کۆمەڵی کەس دیراسەی زۆر دانیشتن 12 ساڵ هەتا توانی لە یەکێک لە زاناکان هەتا توانی لە مێرولە تێبگات بەو حرەکات و وەستانیان و شاخ جوڵانەکانیان تێگەیشت چیان ئەوێ یەکسەر ئەیزانی ئەویان بەویان چی ئەڵێ ئێستا خەریکی چی قائد ئەمری کردووە دەی بگەڕێنەوە دانەیە چکچکێ تۆزە جوڵان و هەمووی ئەگەڕایەوە ئەڵێ دوایی وای لێ هات محاولەی ئەکرد بە پەنجەی دەستی قسە لەگەڵ مێرولەکانەوە ئەڵێ هەرچی هەوڵیدا لە ئەخیرا نەجاحەتی نەهێنا بتوانێت قسە لەگەڵ ئەڵێ دووشتی باریکی بەستووە پەنجەیەوە ئاوایە کردبووی تیان گەێنێ تێنەگەشت چونکە حاسەیەکی معنەوی هەیە لە بەینیانە حەسە معنەویەکە نەبوو نا زمانی ئەوە ناڵێم زمانی مریشیە تێ بگەی ناوەڵا وەرە پێکهاتەی مرۆڤ پێکهاتەی مریشکێ تێ بگەیت وفي أنفسكم أفلا تبصرون هەرتێن ئاگەین دەورە ئینسان بەم عیلمە کوڵەوە هی لەمە و پێش نازانێ هی لەمە و دوا نازانێ زۆر نازانێ کەم نازانێ ورد نابینێ گەورە نابینێ وەرە ئیدعای زۆر زۆر گەورە گەورەشک بۆیە کاتێکە لە بەردەم علمی خوایە ئەوە سین لە زانستی لۆژیکە ئەڵێ علمی خوا مطلقە کە ئەڵێ علمی خوا مطلقە یعنی زەمن مەکان لەمە و پێش لەمە و پاش چی هیچ ئەوانە هەمووی لە ناو عیلمەکان نەک شتێک بێ لە دەرەوە عیلمەکە ئێستا مەسەلەن من ئەمڕۆ ئەزانم کە ئەمە بەڵندگۆیەکە تێگەیشتم ئەمە کە بەڵندگۆیە و دەنگ بەرزەکاتەوە دەنگ گەورە ئەکە کە من لەم بەڵندگۆیە تێگەیشتم ئێستا تێگەیشتم پێشتر نەمەزانی بۆ یەکەمین جار ئەبێ بەڵندگۆ هاتبێ کە ئینسان بەکارهێنا و چەند سری سوڕما بێت لەم بەڵندگۆ کە سینان یەکەمین جار مزگەوتێکی دروست کرد لە سوچێکە ئەوەستای قسەتە کرد 5,000 کەس گوێ لە دانکرد بۆ بێ ئەم بەڵندگۆیە کە مهندسێکی ئیسلامی و بەهێزترین مهندسی ئێستا بە جیهان ناوزەند ئەکرێت دەی وەرە مەسەلەن ئێستا ئەو من ئەم علمم زانی پێشتر نەبوو ئەو مۆبایلەی کە ئێستا بەکارهێنم چەند ساڵ لەمە پێش زانست بەسەریان نەبوو کابوو زانستی من زۆر بچووک بەڵام ئەو ئیلاهی کە پێ ئۆترێ خوددا کە پێوتێ ئەڵڵاه نابێ یەک شتی شاراوە لەو هەبێ بۆیە کاتێک کە ئەڵێن خوا علمی قەدەری هەیە خۆ ئەگەر یەک شت لەو شتانەی نەبێ نەقسە بۆ خۆ لە خوایەتی ئەکەوێت ئەی ئێمە چی بکەین لەناو قەدەرە ئێمەین کاتێکەوە جوڵە و ئەحمەد ئێمەین لەناو قەدەرە ئیشەکان جێبەجێ ئەکەین و ئەجوڵێن بۆیە بەڕاستی ئەبێت لە مەسئلەی قەدەرە ئەم مەسئلە زۆر بەباشی تێبکەین من ئەشرەفی المەسائل کە پاڵ نەدەینەوە وا تەسەوورکەین هەموو شتێکمان ئیتر قەدەر بۆ جێبەجێکە ئەبێ کردەوەکەین چکەم باسی کردەوەی ابن قەیم لە باسی کردەوە هێنایەت بجوڵین ئەم لە شەو کاتەی ئینسان ئەگەر مەشغوڵی نەکەی بەخێرەوە ئەو مەشغوڵی ئەکا بە شەڕەوە ئەمە یاسای ژیانی ئینسان ئێستا وەرە تۆ خۆت مەشغوڵ کە بەخێرەوە هەر لە بەیانی هەستای خەریکی قسەی خێر کردەوەی خێر ذکری خێر بجوڵێ لە پێناوی خێرە تۆ لاشەکەت ماندوو ئەەکەیت و دەروونت ئاسوودە ئەکەی لێ گەرە دەستی بۆ شلکە اینجا ئەو دەست پێ ئەکە تۆ مەشغوڵەکە بەشتی لاوەکیەوە کاتێ بە خۆ دەزانی ئای هاوار 5 سەعاتی کاتم لە بەردەم مۆبایلە ڕۆژ بەبێ سوود 2 سەعاتی ترم لە بەردەم تەلەڤیزیۆنە ڕۆژ بەبێ سوود 3 سەعاتم ڕۆژ بەس بە قسەکردنی ئەتیادی و بەبێ بەوەی سوودێک وەرگرت بێ بۆیە حیاتی ئینسان بەڕاستی ئەگەر مەشغوڵی نەکەی مەشغوڵە بۆیە لە قورئان ئەفەرمێ وإذا فرغت فانصب لێبوویتەوە دەست پێ بکە نەبوەستی لێبوویتەوە دەست پێ بکە لەکوێ ئەم ئیشە و پرۆژە تەواو کرد پرۆژەی دووەم دەست پێ بکە نێڵی مەجاری بدەیت ئەوە تەواو کرد دانایەتت دەست پێ بکە مەوەستە هەموو کاتەکان تەوزیعەکە چونکە ئەگەر تۆ قەدەرەکان بە قەدەر ڕەت نەکەیتەوە کاتێک بە خۆت دەزانی لەناو قەدەری شەڕ ڕاوەستاوی هیچ جوڵەیەکت نەکردووە دوایی کۆمەڵە کردەوەی خراپ ئەبێتە ئولفەت لە تۆیە دەرچوونت نییە و ڕزگاربوونت نییە ئەفەرمێت دوو شت زۆر گرنگە لە دوای ئەمێ ئەم مەسئلە جوان وەرگرە ئەبێ قەدەر بە کردەوەی قەدەری باش ڕەتکەیتەوە ئەگەر خراپە هاتە ڕێت بڕۆ چاکان لە بەرامبەرە بکە جێ خۆت کەرەوە ئەفەرمێ بزانە
دووشت سعادەتی ئینسان و ئارامی ئینسان تەواو ئەکەن، فەلاح و ڕزگاری ئینسان تەواو ئەکەن. یەکەمین دانیان ئەبێ هەموو ئینسانێک هۆکارەکانی شەڕ خراپە هۆکارەکانی خێر بزانێت، ئەبێ چاوی کراوە بێ بما يشاهده في العالم، هەرچی لەم کەونا ئەیبینێ ئاوا چاوی کاتەوە جوان سیرکە، ئەوەی لە خۆیان تەجربەی کردووە، لە غێری خۆیان تەجربەیەکە بۆ ئەم نەقڵ بوو، ئەبێ هەمووی بزانێ، هەموو خەبەری ئومەتەکانی پێشوو هەمووی ئاگای لێوێ، قەدیمەن و حەدیثەن، تازە و نوێ و کۆن هەموو ئەبێ ئاگای لێبێ. ئەگەر بێت و پەڕەکانی تەریخ ئاوە هەڵبەیتەوە یەکەیەکە، لێرەشەوە پەڕەکانی قورئان هەڵبدەیتەوە، مطابقەیەکی کامل هەیە لە بینیان لە ڕووی ئەسبابی خێر و شەڕۆ. نا هەر بچینە خزمەت قورئان، قورئان باسی ئومەتەکانمان بۆ ناکە، زۆر باسی ئومەتەکانەکە، دەی بارە با بچین پێکەوە ئەچی سێرەکە ئەو ئومەتە بەچی تیاچوو، ئەی ئەویان بەچی سەرکەوت. نافەرمێ عەزابمان هێنا، عەزاب بۆ سەر هەر ئومەتێ فەوتا ئیلا قەومی یونس نەبێ، عەزاب هاتە سەر سەریان، یعنی تەواو هەموو شتێک کۆتایی پێهات، پەڵ هەورە ڕەشەکانیان بینی، خۆیان بینی ڕەنگیان زەرد بوو، تەواو هەموو شتێک کۆتایی پێهات، بە دڵ تەوبەیان کرد. ئایا عەزابەکە لەسەریان لا نەچوو؟ ڕێک عەزابەکە لەسەریان ناچوو. پێغەمبەرێ لە پێغەمبەران بەو عەزەمەتە چەند وە نەزانێت ساڵح بۆی تر تووشی مصیبەت نابێ، وان نییە. يونس عليه السلام پیغمبرك لبيغمبران عليه الصلاة والسلام للبث في بطنه، يعني أقل مسبحين نبوي حتى الرجل قيام لسكي أحوتا أمايو كوتا ناو سكي أحوتا ناو درياء تاريك همو أمان أم بندانا بو چيا وچاوب كينو أسباب خير وشر بزاين باشا. لبر أوي يونس عليه السلام پیغمبرا كاتي هلاي كرد و راي كرد، وستي لقدرك راكا نكوت ناو قدري يشترو باشا عقوبة ندرا. إي باشا بيغمبرك لبيغمبران بو عزيزي الله يخوا عقوبة بدري، إما عقوبة ندري كاتيك قناها كين وتاوانا كين وتصور كين، والله إخوائك أرحم الراحمين من هي راست إخوائك أرحم الراحمين من هي، بلا بزور وريالي لما مسألة تاوانا وتصورنا كين كإتر إما هر تاوان كين وهر ناجحش بين، هر تاوان كين وهر ناجحش بين، نا والله ئەگەر تەوبەیەکی صادقانە نەکەی، مجاهدەیەکی بەهێز نەکەی، کاتی ئەزانی ئەفەوتەی کۆتاییت پێدێ. بۆیە ئەفەرمێ ابن القەیم التەریخ تەفصیل لما جاء عن الله. تەریخ چییە؟ مێژوو چییە؟ بە درێژی هەموو ئەوەی لە خواوە هاتوێ باسی کردو بۆ تۆ، یاساکانی گردون، یاساکانی خێر، یاساکانی شەڕ، هەمووی بۆ تۆ باس کردو. بۆیە مەسائلی یاساکانی خێر و شەڕ ئینسان لە تاریخە و لە مێژوو دەسی ئەکرد. ئەفەرمێ باشە بۆ مێژوو چی بکەین؟ خەم مێژوو باش و خراپی تێ. زانان ئەڵێن ئەو کەسانەی کە مێژویان نووسیوەتەوە سەرەتا کە حاتیبی لەیل. حاتیبی لەیل چییە؟ کەسێک بە شەوە دار کۆکاتەوە، هەر شتێ بەردەسی کەوێ کۆی ئەکاتەوە، احتیمالە مارێ بەردەسی کەوێ کۆی کاتەوە. حاتیبی لەیل ئەوەیە، حەتەب کۆ ئەکاتەوە، دار کۆ ئەکاتەوە لە چیە؟ لە شەوە. ئەفەرمێ وەکو حاتیبی لەیل مێژوو هەمووی کۆ کراتەوە، ڕاست و ناڕاستی تایە، درۆ ڕاستی تیا بوو. چی بکەن بۆ مێژووی ڕاست چی بکەین؟ یەکەمین شت تەدەبر القورئان، لە خزمەت قورئانە بی فإنه كفيل بذلك. هەموو ئەسبابەکانی خێر و شەڕ لە قورئانە باس کراوە. ئەگەر دیقەتان داوێ قورئان لە کاتی قەسەسەکانە زۆر گوێ بە ناوەکان نادا، گوێ بە دەرەنجامەکانی ئەو شتە ئەدا. باسی أصحاب الكهف كردو أما ناوكانيانا إنهم فتية آمنوا بربهم، كومل فتاة قنجن إيمانيان بخواجانيان هنابو شون لبر خاتي خوا هجرتيان كر، حموشتيكيان بجيش، صدعي حقيان كر، بأشكرا باسي حقيان كر، خوا معجزيكي زور قوري بو خلقان در. ملككي زمانی یوسف علیه السلام ناوی باس کراوە، وەزیرەکان ناویان باس کراوە، زڵەیخاکە ئێمە ئێستا زۆر مەشهورە لەمە، ناوی باس کراوە لە قورئانە، هیچی باس نەکراوە. ئەی چی لە قورئانە باسەکرێت؟ بۆت باسەکە ئەمە گوناهەکەیانە، ئەمە دەرەنجامە، ئەمە گوناهە، ئەمە دەرەنجامە، یعنی ئەمە هۆکارە بۆ دەرەنجامە. ئەوە باسەکە لە قورئانە بۆیە چاک و خراپ. قسەی دوو کەس باشە، یەکێکیان باخێکی جوان، یەکیان فەقیر، ئەمیان وتی باخەکەم زۆر باش، ئەویان
بەخوا ئەمە هەتا بۆم ئەمێنێتەوە خوا عقوبەیدا لەبەر ئەم کەلیماتە نەشیاوانەی کە بەرامبەر بەخوا بەکارێنە. بۆیە کاتێکە لە خزمەت قورئان و چیرۆکانی قورئانە ئەوەستی سیرەکەی هەمووی ئەوەیە. بۆیە لە مەسەلەی ئیسرائیلیاتە کە بەشێکە لە تەفسیر داخڵ بووە زانایان ئەڵێن ئەبێتە سێ بەش ئیسرائیلیات. بەشێکیان موافقی قورئانە قبولمان موافقە عەقیدەی ئیسلامی، یعنی هەموو ئیسرائیلیات چییە؟ هەموو ئەو شتانەی کە لە کتێبی یەهود و نەسەڕا بۆ ئێمە نەقڵ کراوە ئەو پێوتێ ئیسرائیلیات. هەموو ئەوانە یا ئەوە تا موافقی عەقیدەی ئیسلامی قبوڵی ئەکەین وەنمونە موافقی تەوحیدێ قبوڵمان، یان مخالفی عەقیدەی ئیسلامی بە کولی ڕەفزیەکەن چکە ئەو مەدسوسە هاتوۆتە ناو قەزیەکەن، یان ئەوە تا نەموافقە نەمخالفە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ لا تکذبوهم ولا تصدقوهم، نە بەڕاستی بزان نە بە درۆ. بۆ نمونە دایکی مەریەم عەلەیهی سەلام ناوی چی بوو؟ باشە لە کتوبی بەنو ئیسرائیلە ئەصحاب الکهف ناویان چی بوو؟ سەگەکە ناوی چی بوو؟ باشە سەگی ئەصحاب الکهف. هەموو ئەمانە لا يزيد من الإيمان ولا ينقص. بەڵام لە قورئانە زۆر گرنگی بۆ لایەنە نادرێن ناوەکان و ئەوانە زۆر تەفسیلاتی تیا نییە، بەڵکو چی تایە؟ تەنها ئەوە هۆکاری ئەم عەزابە چی بۆ سەر ئەم قەومە و ئەم نعمەتە هۆکارەکەی چی بۆ سەر ئەم قەوم و گەلە. حەسە تو چوو دۆبەرەکەش دۆبەر لەو کامێرەکان بچۆ لە پشتۆ ئەوە ئەم شەڕە لە ماڵەوە دەستی پێ کردووە لێرە کۆتایی پێ ئیتر ئەبێت لە هۆکارەکانی بکۆڵیتەوە دوای دەرەنجامەکەی ببینیت دەرتەکە لە پەنایەکە دوور دەخەن. ئەوە یاساکەی شەمەری گەرم بەگەرم وازی لێ بێنەمە جوڵە جوڵکە یەکەمە دەرم زۆر باش. ئەفەرمێ لە قورئان ئەگە تەدەبوری قورئان کرا فيه أسباب الخير والشر جميعا مفصلة مبينة، هەمووی باس کراوە بە تەفسیل ئەسبابەکان و هۆکارەکانی خێر و شەڕ باس کراوە. ئەفەرمێ لە دوای ئەوە پەنا بەرەبەر چی؟ بەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فإنها شقيقة القرآن. ئەمە قسەی ابن القەیمە. شقيق چۆن دوو برا پێکەوە پێوەتێ شقيق ئەوە هاوتا یەک وهي الوحي الثاني وحي دووهەمە لەسەر زەویە وحیێک کە لە جوبرائیلەوە عەلەیهی سەلام هاتو لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە پەخش بوو. وحی دووەم لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیلهامی دڵی کرا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. وحیێکی ڕاستەوخۆ ئیلهامی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانی قورئانەکەی کرد کە بوو وحی دووهەمە. ومن صرف إليهما عنايته اكتفى بهما من غير ما هیچ کەسێ عنایەت بەم دوانە بکە لە خزمەت قورئان و سونە بێ بەسێت. وهما يريانك الخير والشر وأسبابه وما خير الشر هۆکارەکانی پیشان ئەدەن حتى كأنك تعاين ذلك عيانا. بەخوا وەکوایە بە چاوی سەر تۆ خۆت ئومەتەکان ببینی کە لە خزمەت قورئان و سونەیە ئەوەستی. وبعد ذلك إذا تأملت أخبار الأمم لدواي قرآن والسنة بروم مێژووی ئومەتەکان بخوێنەرەوە ئەیامی خوا ڕۆژەکانی خوا بخوێنەرەوە لە ئەهلی تاعەتە لە ئەهلی مەعسیەتە ئەمان چیان بەسەر هات ئەوان چیان بەسەر هات هەمووی ئەوەی کە لە قورئان و سنە زانیوتە مطابقەی کە سیرەکەی سبحان الله هەمووی وەکو یەک هەموو ئەوەی لە قورئان هاتووە شەڕکەی خراپەکاریکەی نەتیجەکەت ئەم خراپانە ئەبێ چاکەکەی نەتیجەکەت ئەم چاکە ئەبێ هەمووی هاتووە هەموو وعدەکان هاتوون. سبحان الله ئەفەرمێن بەس کەسێ مێژوو بخوێنێتەوە تێگە کە قورئان ڕاستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاستە اینجا خوای گەورە ئیلا وعدەکانی خۆی جێبەجێ ئەکا کەوابوو تەریخ زۆر بە درێژی جزئیاتی قورئان و سنەی باس کردووە کە لە قورئان و سنە بە کولی و بە گەورەی باس کراوە لەوێ ئەو بە تەفسیل باسی کردووە کەوابوو ئێمە بۆ ئەوەی سەعادەتی تەواومان دەستگیر بێ و دڵمان تەواو ئارام بێ پێویستمان بە دوو شتە یەکەمیان ئەوەیە بچین بە تەفسیل ژیانی ئومەتان بخوێنینەوە. ئەی ئەو کەسەی کە زۆر زۆر فەقیری بڕۆ ژیانی فەقیران بخوێنەرەوە بۆ ئەوی بزانێ هۆکار چییە فەقیری و خێر لەم فەقیرەی تۆ چییە. ئەی ئەو کەسێکەوە بیمار و دەردەداری
بچۆ ژیانی نەخۆشان و بیماران بخوێنەرەوە تاوەکو بزانی ژیانی ئەوان چۆن گوزەراوە، هۆکارەکانی خەیر و شەڕ لە ژیانیان ناچی بوو. ئەی ئەو کەسێک کە هەر ناڕەحەتێکت هەیە بچۆ بخوێنەرەوە، لە خزمەتا بە، لەوێوە دەواازەیە بۆ دەکرێتەوە، هەز بە ئارامێکی زۆر گەورە ئەەکەی کە موافقە لەگەڵ قورئانە ئەەکە. کێمان هەیە ئەگەر زۆر دەردەدار بە ئەندازی ئەیوب دەردەدار؟ ئەی ئەو کەسێک دەردەداری بچۆ حیاتی ئەیوب عەلەیهی سەلام بخوێنەوە، بزانە هۆکاری دەردەکەی چی بوو و بزانە چی کرد بۆ ئەوەی لە دەردەکە ڕزگاری بێ، ئایا ڕزگاری وە ڕزگاری نەبوو. ئەی ئەو کەسێک کە مناڵەکەت لێون بووە، ئەم بەیانێ دۆستێک نامەیەکی بۆ نادوم بەیانی زوو خۆ مامۆستا کوڕێکم دیارنی دوعای خێرم بۆ تێر دوعای خێرم بۆ کرد یعقوب عەلەیهی سەلام هاتە پێشچاوم کە یوسف دیارنی ئەوێ دڵی چۆن کزەی هاتەبێ، چەند هاوار و ناخ مناڵەکەت کوژرا کەس نەیزانی کێ کوشتی، بڕۆ قسەی خەضیر عەلەیهی سەلام بخوێنەرەوە زەن دڵت چەند ئارامە بێتەوە، ئەزانی دەستێکی معنەوی هەیە لە پشتەوە. هەر گرفتێک لە گرفتەکان کات لە ناو سجنای یوسفی دانیشە مطالعەی حیاتی یوسف کرد. بۆیە کەسی مسلمان لە هیچ شوێنێکە نوشدا نادا، حتا کەوتە ناو گوناهەوە فەزح بوو عالەم بە خراپە باسی کرد، چۆرە خزمەت قورئان ئاسایشی ڕۆحی تۆی تێیە، ئارامی دەرونی تۆی ئیلا تێیە. بۆیە ئەم خاڵیەکەمە زۆر گرنگە کە بریتێ لەوەی بچی لە خزمەت مێژووە دابنیشی بۆ ئەوەی بتوانی ئارامی بۆ ناخی خۆت بۆ دەرونی خۆت ڕابکێشیتەوە. دووهەمین زۆر گرنگە هەندێ هەڵە هەیە لە نەفسی خۆمان لە ڕۆحی خۆمان فەرامۆشی نەکەین. خاڵی یەکەم جوان مێژوو بخوێنەرەوە تێبگە تازە و کۆن، دوای ئەوە وەرنە ئاگات لێبێ بە حەزەرەوە سەیری نەفس بکە. طبعاً ئینسان هەتا ئەمرێ لە شەڕێ لەگەڵ نەفسی هێشتا تێی ناگە لە فێڵەکانی نەفس. ابن القیم قسەیەکی هەیە لە شوێنێکی ترە باسی ئەوەکە کە شەیطان فێڵەکانی چۆن دائەنێ لە ئەضرار المعاصی لەو کتێبە باسی ئەکە. ئەفەرمێت طبعاً شەیطان یەت کۆمەڵی فێڵ دائەنێ، ئەڵێ یەکەمین جار شیرک، محاولەکە ئینسان توی شیرکە، زانی نەجاحەتی نێنە ئینجاڵە تووشی بدعەیەکە هەوڵ ئەدا، زانی تووشی بدعە نابێت تووشی گوناهی کەبیرەیەکە، زانی تووشی کەبیرە نابێت تووشی سەغیرەیەکە، زانی لە سەغیرەشە نەجاحەت نێنە تووشی حەڵاڵخۆری زۆریەکە، مەشغوڵێکە بە حەڵاڵە بۆی عیبادەت نەکە، لەوەشە نەجاحەتی نێنە ئینجا بەرنامەیەکی تر دەست پێ ئەکا. ئەویش ئەوەیەت زۆر بە خەتەری شتی بچووکی لا گەورەکە گەورەی لە بچووکەکاتەوە، ئەڵێ زۆر کەم کەسەیە لەمەی ئەخیری دەرچێ باشە شتێکی بچووکی لا گەورە. تۆ سێر عولەمای ئەزهەر کەن کە دەرچوو، عولەمای ئەزهەر زۆر عالمی گەورە گەورە دەرچوو، بەڵام ملاحەزەیەک لەسەر ئەزهەر هەیە هەمویان لە فقها ون بوون، ناتوانانی فقه بخەنە واقعی ژیان، هەمویان فەوتە. ئەنێ ئێستا تۆ دیقەت بدەن عولەمای ئەزهەر یعنی خەواتیمەکانی عولەما دکتۆر مستەفای زەڵمی و ئەمانە بوو، یعنی پێشینەکان زۆر پیاوی گەورە گەورە، زۆر مفەسیری گەورە، تەنتاویەکی مەسەلەن تیا دەرکەوت کە تەفسیری قورئانی کرد لە نزیکەی 37 مجلدێکە قەلائد الجەواهر، یعنی سەر سوڕ ئەمێنێ لە تەفسیرەکەی بەس حیاتی مێرون لەو تەفسیرا بخوێنەرەوە جۆرەکانی و ئەزانی ئێستا نووسراوە. هەر ڕسمەکان ڕسمینەوە تەفسیرەکە سەرکە سەر سوڕەمێ دوای ئەو کەس نەیتوانێت تەفسیرێکی وا بنووسێت. یەک مجلد لە مجلدەی وابزان سوورەتی کەهف لەم کتێبخانە گشتی ئەو بەری خۆمان هەیە، یەک مجلدی هەیە لێرە. ئەو کتێبە کتێبێکی زۆر نایابە، وەختی خۆی زۆر مەشهور بوو لە بینی مەلاکانە، ئێستا بەداخەوە چونکە چاپی نوێ نەکراوەتەوە وەستاوە. یعنی بەڵام سیرەکەی هەموویان لە سوچێکی بچووکی فقها لە شوێنێکە ون بوو، سیرەکەی زانایەکی زۆر گەورەیان وەرە ئینجازاتەکانی سیر کە سیرەکەی هەموویە کاتە 20 مەسئلەی فقهی تەرجیحی تیاداتەوە، عمری فەوتە ئومەتی نەتوانی هەڵسێنێتەوە جارێکی تر، شتی زۆر گەورە گەورە بەهێز بەڵام لە سوچێکی بچووکە. ئەو فێڵی شەشەمی شێطان هات بەشتی بچووکە و مەشغوڵی کردن شتە گەورەکانی لە یاد بردنەوە. یعنی ئەگەر شێطان هەر هیچی پێ نەکرێ ئەوەت پێ ئەکە. بۆیە بەڕاستی ئینسان ئەبێ لەگەڵ نەفسی خۆیان زۆر بە وریایی ئاگای لێبێ، هەندێک جار لە هەندێک هۆکارە مەشغوڵی ئەکا بە کۆمەڵێشتەوە، کۆمەڵشتی مهمتری لەدەست ئەدا.
ئەبێ عەبد بە باشی بزانێ گوناه و غەفڵەت هەرچی خراپەی دنیا و ئاخرەتە لەو دوانەوە دەست پێەکە. گوناه غەفڵەت یعنی ئەم کەونە هەرچی خراپە بەسەر منایە لەم دوانە، بەڵێ لەم دوانە اینجا لە هەر یەکێک لەم دوانە سبحان الله پاڵدانەوە و پشدانەوە بە عەفوی خوا و مەغفیرەتی خوا، هەندێک جار بە تەسویف، هەندێک جار بە زمان تەوبەکردنێکی کرچ و کاڵ، هەندێک جار خۆ مەشغوڵکردن بە بڕێ سونەتەوە، هەندێک جار خۆ مەشغوڵکردن بە هەندێک مەسائیلی علمیەوە، هەندێک جار پاڵدان بە قەدەرەوە بەخوا ئیتجامە چی بکە و قەدەرەکەم هەروە بوو، هەندێک جار کۆمەڵی هاوێنە ئەهێنێ قیاسی خۆی ئەکاتە سەر ئەوان، هەندێک جار خۆی مەشغوڵەکە بە خەڵکی زۆر گەورەوە خۆی بچووکی لەبیر ئەچێتەوە. چونکە هەندێک جار ئینسان تووشی گوناه هەبێ ئەڵێ کوڕخۆبا بە سەحابەش گوناهی کردووە، لە کوردوارە ناڵێ 1000 گوناه و یەکتەوە باش یەکتەوە وازانە ئەستەغفیرڵڵاهەکە وڵە ئەستەغفیرڵڵاهەوە. بۆیە ئەم مغالەتەیە لە نەفسە خاڵی دووهەمە. ئەگەر ئاگای لێ نەبی سەعادەتت تێکەدا، ئاسایشی ڕۆحت تێکەدا، ئەبێ زۆر ئاگات لەو خاڵە بێکە ئاسایشی ڕۆحت تێک نەچێ. وەڵا جاری وایە ئینسان بەخوا سەری مانگ تەوبەیەکی باشەکە، بەخوا سەری مانگ بەخوا پێم نەکرا و ئەم مانگە هاتۆ ئەیکە، ئەم مانگ کاتی ئەزای کۆتایی وتوێت یان ئەم هەفتە بۆ هەفتەیەکی تر، یا هەندێک جار گوناهە کردووە بەس بە زمان دڵ ئاگای لێ نییە، غافڵ ئەتوێ خۆیان لێت خۆش بێ بەوە. هەندێک جار ناوەڵا کورە بە هەنێ سونەت کەم با ڕۆژوو عەرەفە بگرم خوا لێمە بوورێ، بەبێ ئەوەی تەوبەیە بکەی، بەبێ ئەوەی هەستە ڕۆحە بتەزێ لە بەرامبەر گوناهە، ئەو کردەوە ئەکات و لێ ئەگەڕێ. هەندێک جار وا خۆی مەشغوڵەکە بە عیلمەوە، کورە ئەڵێ عالم هەر گوناهە بکە خوا لێ ناگرێت. هەندێک جار قەدەر ئەوەی کە پێشتر باسمان کرد، وەڵڵی کاکە تازە قەدەری منەوە ئەی من چی بکەم؟ بڕواکە ئینسان عەزەمەتێکی زۆر گەورەی تایە، بەڵام لە خۆی ناگا، ئەبێت دانیشێ لەگەڵ خۆیە لەکوێ ئاسایشی دنیا و تێکچوو، ئاسایشی ئاخرەتە تێکچوو، خەلەلێکەیە وەرە دانیشێ، یا غەفڵەتە یا مەعسیەتە، یا غافڵی یا عاسیت، وەرە بزانە کامیانە تەوبەکە بگەڕێ و لای خوا، هۆکارەکان ئەسبابەکان دەست بدەرێ. یا هەندێک جار دێت مقارناتەکە، مقارنە ئەڵێ پیرەژنێک باشە یا زانیەک تۆزی ئەویا بەسە یەخوا عەفوی کرد، برە من ئەوەیەم بە مناڵێ لێیا بزانم چۆن خوا عەفوم ناکە، هەر عەفو مەکە. خۆ ئەم ئەمەلە بەخوا زۆر باشە، وەڵڵا ئینسان چەنێ ئەمەلی بەرز بێ بەخوا ئەوەنە زیاتر دەروی خێری لێ ئەکرێتەوە، بەڵام ئەبێ زۆر ئاگای لێ بێ ئەمە مغالەتەی نەفسە، فێڵێکە لە فێڵەکانی شەیطان، ئەبێ ڕۆحی بتەزێ بەرامبەر بە گوناه، هەستکە کە لە نەئاسایشیەیە کە گوناهی کرد، هەستکە بەوەی کە ناڕەحەتە. ئەگەر هەستی پێ نەکرد، هەست طبعاً نەخۆشی سەرەتان خەتەرەکەی چیە؟ یەکشت ئێشی نییە، ئێش هەر ئەوەندە کاتی ئێشی هەیە هەموو شتێک تەواو بوو. خۆ ئەگە هەر لە سەرەتاوە ئێشی هەبووە هەر چارەسەر دەکرێت، حەلێکی زۆر بەسیتی بۆ دۆزراوە، بەڵام کە چارەسەری نەبوو زۆر خەتەرە، ئێشی نەبوو زۆر خەتەرە. وەڵڵا گوناهیش ئەوهایە کە هەستە بە ئێش نەکرد، ڕۆحە نەتەزی لەگەڵیە، ئیتر وردە وردە کاتێ بە خۆتەزانی ئاسایشی ڕۆحە کاولە بێ، کاتێ بە خۆتەزانی ئەتەوێت چارەسەرکە چارەسەرە پێ ناکرد. ئەگەر تەشبیه نەبێ هەموو کاتێ ئەو گوناهەی کە ئینسان هەست بە ئازاری ناکە لەگەڵ نەخۆشی سەرەتانە وەکو فەرشێتە پێشچاوم کە لەبەر خۆردانرابێ. تەمە سەرەتا فەرشێ لەبەر خۆردانێ تەبیعیە، ئەمڕۆ بڵێ بەخوا فەرشەکە هەڵناگرم، کورە بە تۆزێکتر خۆر لێ بە کورە خۆ خۆر باشە برا و توێنە خۆر باشە، دەی 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 لەبەر خۆر ئەمێتە وای لێ ئەپۆرتکێ لەکوێ دەسی بێتیە بەدەستەوە هەڵناگیرە تازە. سبحان الله سەرەتانیش ئەو هایە کە درەنگ پێی زانرا سەرەکەی پۆرتکاوە تازە لەکوێ دەسی بنێ ئەوەرێ کەڵکی ئەوەی نەما جارێکتر هەڵگیرە و ڕاخرێتەوە. بەخوا گوناهیش ئاوایە جارێ گوناهێکی بچووک ئەنتە لا توبالی بهی، هیچ گوێی نادەیت، 70 ساڵ لە ناو جەهەنەما ئەدباتە خوارەوە گوناه بچووک، هەر لاشی لێ نەکردەوە، هەستی پێ نەکرد.
يعني تۆ تەسەوور کە ئەیوب عەلەیهی سەلام کەسێکی فەقیر هاتە بەردەم ماڵی ئەیوب زۆر دەوڵەمەند بوو جوان جوابی نەدایەوە هەر ئەوەندە باشە ئێمە هەر جوان جوابی نەدەیتەوە جوابیشی کرد وەکو خۆمان چۆڵی خوا بەداتێ باشە لەوەسێ ئەوی شەربێتی خوا بەدات باش هەندێک لە زانایان ئەفەرمون خوا لەسەر ئامە ئەو هەموو عقوبەیدا چکە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام عقوبەیان زۆر قورسە ئەی تۆ تەسەور ئەەکەی تۆ لەخوا یانی لە یونس عەلەیهی سەلام لە خواوە نزیکتری لە ئەیوب عەلەیهی سەلام نزیکتری وای بەڕاستی ئینسان ئەبێ زۆر بە ئارامی لەگەڵ ئەم بابەتە معنەویانە تەسەڕف و تەعامل کە بۆ خوای بەڕێزەکان هەندێک گوناه هەیە زۆر بچووک بەڵام لای خوا زۆر گەورە هەندێک گوناه هەیە لای ئینسان زۆر بە بچووکیێتە بەردەست لای خوا زۆر گەورە ئێستا تۆ تەسەوورکە نەمە غەیبەت بەلامەوە چەند ئاسان زۆراتیادێ موسڵمانە دوان سیان دە موسڵمان باسەکەین باشە ئەم موسڵمانانە کە باسەکەین و قسە ئەکەین لە سەریان ئەتۆ بیرکەرەوە مەسەلەن ئەبێت چەند غەزەبی خوا و خەشم و قینی خوا بێتە خوارەوە ئەها بزانە غەفڵەت چەند خەتەرە گوناهێکی کەبیرەی حەق الناس غەفڵەت وای لەگەڵ و هەز بە ئێشەکەم هەز بە ئێژ ناکەم ئەبێت چەند گوناهی تری معنەویم هەبێ هەز بە ئێژ نەکەم ئەخر بۆی ئاسایشی ڕۆحم تێکەچێ بۆیە دڵم نالەرزێ لە بەردەم گوناهەکانە ئەوە هۆکاری ئەوەیە غەفڵەت دای پۆشیوە زۆرێک لە گوناهەکان ئەوە دەورەی داوە کەوە بوو بۆ ئەوەی سەعادەتی کامیلم دەستگیر بێ قورئان دوعا کردەوەی ساڵح لەناو کردەوەکانە ڕەتکردنەوەی قەدەر بە قەدەر ئەوە خراپەیەک هاتە ڕێت 50 چاکە بکە ئاخر ئەگەر کەسێ محب و خۆشەویست بێ جاءت محاسنه بألف شفيع بخوا أجر هلايك كر 70 جار شفاعته يمت أو عندما محاسنك تشاك أكاد أو كبير راضي هندي جار إنسان دايك خوي زق خوشه كاتك دايك عاد زبلي أمش دورك بيتوا أجريتوا توبيك زور صادقانة أكا أرواته ولا دايكي جان عفومك عفويناك دوم جار أروا سهم جار أروا شتي جواني وأكره بيركاته حزي لو خوارني بوي أبا حزي لو شتي بوي أكا دي حتى هو قناعتي بيك يا دوها جاري وهي شر كان بيه يكان أجنبته أو يتريان دنيا ليته ويك نزانه شوني أشتكاته ببير مجاري خوشيك لقل بريك عادزيان بو براكە ئەو دنیا هەڵسی ئاش نابوو بڕۆ ئەکەن ئەم ئافرەتە ئەچوو لای ماڵی ئەم مەلایەت خوا ماوەسە تەکلیفێکی لێ بکە بەشکم ئاش بێتە ئەچوو بۆ لای ماڵی مەلایەکی تر ئەچوو بۆ لای کەسێک کە ئەو ئەیناسی دنیای لێ هاتبۆیە اینجا جلی ئەکڕی بەدزێ و ئەینار بۆ مناڵەکانی پورە کارێکی ئەکرد بەس بۆی ئاشتیان بێتە ئەویشەی و ئاش نابوو ئەو ڕۆژەی کە ئاشتم کردنەوە قەت ئەوم لە یاد ناچێتەوە ئافرەتەکە چەند جارێک قاچی براکەی خۆی ماچ کرد باشە بۆ چونکە زۆر أي موصل لما ناضي وجارك عادسي من نبو استوى إليها توتشن دور إليك أوهم كأو حالة أبيني بيرم أكرد ورا رب العالمين يقبلهم بزيي خو جاري وهي لعبدك عادزبه أم عبد الله بري أو إخوة أشكاته جاري بزمانك كرتوك الله أستغفر الله بدلك غافلة وأذان إخوة أشكله أبيت شنجر هول بدا لبردم خويا خوي زليلك بقرته بردم خوا داوي عفوك حتى رب العالمين عفويك بي أول أبيت شنجر شفاعتك بخاطر أنواع كردوي باش بخاطر بويا أبي قدر كان بقدر رتكينوا كوتا خاليش بو أي طوالي سعادة من دزجير برد وشياري دوشد بين ميجو بخينه بو أي لأسباب خير وشرطية بقين وهروها أبي أقام النفس من بي توشي هەڵە نەبێ شتەکان تێکەڵ نەکە بەناوی قەدەر و بەناوی علم و بەناوی ئەوەی گەورەکان گوناهیان کردو بچێتە ناو مەیدانی گوناهە و ئاگای لە خۆی نەمێنەوە بە تەواوی دڵەکەی ڕەش بێ و غافڵ بێ خوایگیان داوا لێ ئەکەین بەناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ئەرحەم الراحیمین دەروونمان ئاسایش بکە یا ئەکرەم الئەکرەمین ئارامی بەسەر ناخ و دڵمانە ببارێنە
بەسەر ماڵ و مناڵمانە ببارێنە، بەسەر شار و وڵات و نیشتیمانمانە ببارێنە. خوایە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە، تو گەورەی خۆ لەسەر کاتی سەرمەرگە ئارامی بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوایە لە گوناهەکان دوورمان خەرەوە، لەم دینێ خۆت تێمان گەیەنە، عاقبەتمان خێرکە، سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئەگەرچی ئەوەندە گوناهمان هەیە شەرمەندەی بەردەم دیوانی تۆین و بەخوا خوایە شەرم ئەکەین کە دەست بۆ لای تۆ بەرزکەینەوە، بەڵام ئەزانین کە فەرمانی تۆیە و ڕێنمایی پێغەمبەرەکەتە عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە وا بەبێ شەرمانە بەبێ حەیایانە هاتوین دەستمان لە دیوانی کەڕەمی تۆ بەرز کردێتەوە. ئەزانین دەستی زۆر کەس لێرەدا قبول کراوە و دەستی ئێمە گوناهباریش ڕەت ناکەیتەوە. دەیا ئیلاهی لە گوناهەکانمان ببوورە، گوناهانێ بە ئاشکرا کردمان عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردمان عەفومان کە، گوناهانێک پەروەردگارە کردمان و زانیمان عەفومان کە، گوناهانێک کردمان و نەمانزانی لە غەفڵەتا بوون عەفومان کە. تو گەورەی خۆت پەردەی غەفڵەت لەسەر دڵمان لا ببە، ئەی ئیلاهی پەردەی غەفڵەت لەسەر دڵمان لا ببە. خوای گیان زیاتر خۆتمان پێ بناسێنە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای گیان خۆتمان پێ بناسێنە و بمانگێڕ لەو کەسانەی مقەڕەبی تۆ و نزیکی تۆن یا ئەکرەمە الئەکرەمین. ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە و لێمان ڕازی بە. خوای گیان تۆ خۆت ئەزانی ئێمە لە بەرخاتی تۆ کۆ ئەبینەوە و لە خزمەت ئەم کەلیماتانە ئەبین بۆ ئەوەی ئاسایش بەسەر ڕۆح و دڵ و دەروونمانە ببارێنێ. یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین ئاسایش بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە. خوای گیان هەموو دڵەکان لە بینی دوو پەنجەی تۆیە یا ئیلاهی یا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك وطاعتك. خوای دڵەکانمان ثابت کە، دڵەکانمان ئارام کە لەسەر تاعەت و خواناسی، هیدایەتمان زیاد کە، ڕێنماییمان کە، دەستگرۆیمان کە یا ئەکرەمە الئەکرەمین. نێوچەوانمان بگرە بۆ خەیر یا ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوایە هەر کەسمان گرفتێکی بۆ چارەسەرکە. تو گەورەی خۆت بۆ چرکە ساتێ بەمان دەرە دەستی خۆمان، تۆ خۆت گرفتەکانمان بۆ چارەسەرکە. لە زەرکاوی گوناهەکان ڕزگارمان کە، خوایە هەر گوناهێ کردومانە پەروەردگارە بێئەدەب بووین لە خزمەت تۆیە یا ئیلاهی عەفومان کە. خوای گیان ئێمە ڕۆژانە گوناهەکان بۆ تۆ بەرزەکەینەوە، بە دڵی ڕەشەوە هاتوینەتەوە بەردەم قاپی تۆ دیوانی تۆ. خوای بۆ خەتی گەورەی خۆت دڵەکانمان سپیکەرەوە، دەست و چاو و زمانمان سپیکەرەوە، لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوای لە گوناهی زمانمان ببوورە، تو گەورەی خۆت لە گوناهی زمانمان ببوورە. هەر گوناهێ خەتەرە ئەکا بە دڵمانە، خوایە عەفومان کە، خوایە هیدایەتمان بدە. بەخوا پەروەردگارە ئەگەر چی خراپەکار بین دینەکەی تۆمان خۆشەوێ، بەخوا پەروەردگارە تۆمان خۆش ئەوەی، بە عیززەت و جەلالی تۆ پێغەمبەرەکەتمان خۆشەوێ عەلەیهی سەڵات وەسەلام. پەروەردگارە ئەمانەوێ لەسەر حەق بین، ئەمانەوێ لەسەر ڕاستی بین. خوای بۆ خەتی گەورەی خۆت هیدایەتمان بدە، دەستمان بگرە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای گیان هەرچی گرفتێک کە هەمانە بۆمان چارەسەرکە، ئەوەندە حەڵامان بدەرێ، محتاجی حەراممان مەکە. خوایە محتاجی حەراممان مەکە، تو گەورەی خۆت محتاجی حەراممان مەکە. یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. پەروەردگارە ئەومان گرفتێکی بۆ چارەسەرکە، ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە. خوایە بەخوا غەیری تۆمان نییە کە داوای لێ بکەین، هەنامان بە تۆ هێناوە بە کەڕەمی تۆ. خوایە دوعاکانمان گیراکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، هەموو نەخۆشە مادی و معنەویەکانمان شیفا بۆ بنێرە، عاقبەتمان خێرکە، عیفەتمان زیادکە. خوای گیان محەبەت و خۆشەویستی لە بینی موسڵمانانە زیادکە. پەروەردگارە ڕزقی حەڵاڵی بازاڕەکانمان زیادکە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین ڕزقی حەڵاڵ بەسەر بازاڕەکانمانە ببارێنە، بەسەر ماڵەکانمانە ببارێنە. تو گەورەی خۆت خوایە تووشی حەراممان مەکە، خوایە لە هیچ شتێکە تووشی حەراممان مەکە، لە هەموو شتێکە ئەوەندە حەڵالمان بدەرێ کە تووشی حەرام نەبین یا ئەکرەمە الئەکرەمین. خوای گیان نقصانی دنیامان زۆر زۆرە، لە زۆر ڕۆ نقصانیمان هەیە یا ئەکرەمە الئەکرەمین. حەیات و ژیانمان هەمووی پڕە لە نقصانی، هاوارمان بۆ تۆی کەماڵ هێناوە پەروەردگارە، تۆ کامیلی یا ئەکرەمە الئەکرەمین. ژیانمان بۆ چاکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە گیان داوات لێ ئەکەین بە بەزەیی خۆت خوایە هیچ سپاردەیەک لای تۆ زایە نابێ. خوایە وا نەفسی خۆمان، خێزان و ماڵ و مناڵمان، ڕەفیق و برادەرەکانمان، دایک و باوکمان، خوشک و براکانمان، میوانەکانمان، دراوسێکانمان، مامۆسا و قوتابیەکانمان هەمووی سپاردە ئەکەین بە تۆ یا ئەکرەمە الئەکرەمین. خوای گیان قەت سپاردە لای تۆ زایە نابێت،
نەبوو نابێ یا ئەکرەم الأکرەمین دەیا ڕەبی خوای ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین ڕەوشتمان سپاردەی تۆ ئەکەین یا ڕەبی خۆیان سەحەت و لەشساغیمان سپاردەی تۆ ئەکەین خوای گیان ژیانمان سپاردەی تۆ ئەکەین مردنمان سپاردەی تۆ ئەکەین زیندوو بوونەوەمان سپاردەی تۆ ئەکەین ژیانی ناوگۆڕمان سپاردەی لای تۆ ئەکەین ئەو کردوانەی کە لەبەر خاتی تۆ کردومانە خوای سپاردەی لای تۆ ئەکەین یا ئەکرەم الأکرەمین یا ڕەبی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان تەسلیم تۆ کرد یا ئیلاهی بۆمان و پارێزە حیفظمان کە خوای گیان ئیمانمان زیاد کە دامەزراومان کە لەسەر ئەم ڕێبازە شیرینە ڕامان گرە یا ئەکرەم الأکرەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاک ناومان لە خزمەتیا بێنە یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەن بە گەورەی خۆت خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشی ئەوەن بمانگێڕە لەو عەبدانەی کە دەموچاوی گەش و جوانی بەرامبەریان ئەکرێتەوە مەمانگێڕە لەو عەبدانەی کە لە ڕۆژی قیامەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پشتیان تێ ئەکا یا ڕەبی خوایەکیان داوات لێ ئەکەن بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت خوای ئەم دوعانەمان لێ قبول کە خوای ئەم دوعانەمان لێ قبول کە چۆن ئەلێرەدا لە خزمەت کتێبێکە کۆبووینەوە لە خزمەت باسی دینەکەی تۆیە کۆبووینەوە لە بەهشتا ئەوە لە خزمەت پێغەمبەری خوا و ئەصحابە کۆمان کەرەوە پەروەردگارە داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە ئەم دەرسانە بکەرە نور و ڕووناکی بەسەر ئەم شارەمانە بیبارێنە بەسەر دڵ و دەروونمانە بیبارێنە بەسەر ماڵەکانمانە بیبارێنە بەسەر ئەم وڵات و نیشتیمانە بیبارێنە یا ئەکرەم